ئومێد زارعی لە چەندین فێستیڤاڵی ناوخۆیی و نێودەوڵەتی وەکو بەڕێوەبەر و دەستەی دادوەران و شرۆڤەکار و هاوکات کامێرەمان و فۆتۆگراف و دەرهێنەری سینەماییش کاری کردووە. بە باشمانزانی لەگەڵ بەڕێزیان گفتوگۆیەک ساس بکەین. کاک ئومێد سڵاو لێبێ. سڵاو ڕێز کاتتان باش. پێشەکی من بنەبوونیتان پێڵم بە بەڕێستان و هاوکارانتان ڕێز و سڵاومەیە بۆ هەموو هەوزمانانم لە هەر شوێنێکی دنیا. سەرەتا ئەمەوێ باسێکی فێستیڤاڵی کولتور و هونەرمان بۆ بکەیت کە لە وڵاتی ئەرمەنستان بەڕێوە دەچێت. فستیواڵەکان با بڵێن ساڵانە پتر لە 450 فستیواڵ بە شێوازێکی فەرمی لە تەواوی دنیا بەڕێواچێت. فستیواڵی هەپی پلامێت لە وڵاتی ئەرمەنیا هەموو ساڵێک لە مانگی پشتپەڕی خۆمان بەڕێواچێ. ئەم ساڵ دەهەمین ساڵی ئەو فستیواڵە بوو کە بە بەشداری 12 وڵات پتر لە 250 هونەرمەند بەشداری ئەم فستیواڵە بوو. ئێمە ژۆکو گروپەکانی هەڵپەرتی ڕۆژهەڵات با بڵێن چەند ساڵ بەشداریمان کرد و بە شانازیەوە پلەی یەکەمی فستیواڵەکانمان بەدەستێناوە. با ئەو بابەتش باسکەم کوردەکانی خوراسانیش ساڵێک بەشداری ئەم فستیواڵە بوون و منیش بۆ خۆم ئەمە چوارمین ساڵە وەکو لێژنەی هەڵسەنگاندن هەڵبژاردراوم و ئەم ساڵش بۆ چوارمین ساڵ هاتمە شارێکی ساکات زۆر بۆ بەڕێوەبردننی ئەو فستیواڵە و هەڵسەنگاندنی کارە هونەریەکان. دەستان خۆش بێ. بەڕێستان وەک ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنی فێستیڤاڵی کولتور و هونەر لە وڵاتی ئەرمەنستان باەخی فستیڤاڵەکە بۆ برەودان بە کولتور و هونەر چۆن دەبینن؟ با بێن لەسەر بابەتی فستیواڵەکە. ئەم فستیواڵە بەشنی جۆرا و جۆری هەیە بۆ وێنە جارێ بە پێی تەمەەن جیاکراوەتەوە ساڵان لە سێ بەشابوو ئەم ساڵ کردویان تە دوو بەش بەشی ژێر 16 ساڵ تەمەنی ژێر 16 ساڵ و با بڵێن 16 ساڵ بۆ سەرەوە وەکو تەمەنەکان جیاکراوەتەوە. بەشەکانیش بەشەکانی جۆرا و جۆری هەیە. بەشی با بڵێن دانس و با بڵێن مۆسیقایە دانسەکەی کە هەم شێوازێکی ئەمڕۆژی و با بڵێن مۆدرنیتیە هەم بە ئەو هەڵپەرتی و دانسا فلکلۆرانەی تایە. جا بۆیە ئیتر هەر وڵاتێک کە دێ بە مۆسیقای ڕەسەنی خۆیەوە بە جلوبەرگی ڕەسەنی خۆیەوە نواندنی هەڵپەرکی و دانسەکانی خۆی ئەکات و ئەم فستیواڵە سێ ڕۆژ لە دوانیوەڕەوە کاتی ئێوارەوە تاکنە درنگانی شەو کارەکان پێشان خەڵگەدرێت و لێژنەی هەڵسەنگاندنی کارەکان ئەبینێ و دواتر پلەکانی سەرکەوتن بۆ هەر گروپێکە بەدەستی هێنە خەڵاتیان پێشکەش دەکرێت و دەستنیشانەکرێن کە پلەکانیان چۆنا و چۆنا. بەڵێ وەک ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنی فێستیڤاڵەکە ئاستی بەشداریکردنی هونەری لەم فێستیڤاڵەدا چۆن هەڵدەسەنگێنی؟ فستیواڵی هەپی پلانەیە با بڵێن ئەرمەنستان ساڵ بە ساڵ با بڵێن سەرکەوتووترە بێ ساڵ بە ساڵ گروپەکان زیاترە بن کارەکە زۆر بە شێوازێکی ئاکادمیک و باش ئەڕواتە پێشەوە. بەڵام زۆر بەداخەوە جێ ئاماژەکە با من ئەم خاڵە ئاماژە پێکەم بەهۆی نەبوونی سپۆنسەر و قەیرانی ئابووری کە لەناو با بڵێن بەشی کوردستان بەتایبەت ڕۆژهەڵاتە هەیە بەداخەوە گروپەکان نەیانتوانی کە هیوادارم هەر لە ئێرەوە کەسانێک یا شوێن هەیە کاتوانن سپۆنسەر گروپە هونەریەکان بن سپۆنسەریان بکەن تا بتوانن لەم فستیواڵانەیە و لەم شوێنانەیە ئەو هونەرە ڕەسەنەی خۆمان کە بەڕاستی هونەرێکی جوان و هەر فستیواڵێکە چون سەرسام بوون بە هونەرەکەمان زۆرتر ببینرێ. بەڵام وەکو فستیواڵی ئەمساڵ بایەخێکی زۆرتر درابوو بە ئەو دانسانە کە ڕەسانن ئەو دانسە فڵکلۆرانە و ئەو گروپانە کە بە جلوبەرگی ڕەسەنی خۆیان بە مۆسیقای ڕەسەنی خۆیان هاتبوون و ئەو لێژنەی هەڵسەنگاندنیش بریتی بوو لە 5 کەس کە من لە کوردستانە وەکو ئەندامی لێژنەی هەڵسەنگاندن بووم خاتوو سۆنامۆن لە وڵاتی کۆرەوە و سێ دانە دادوەری کەش لە ئەرمەنیاوە هەڵسەنگاندنی فستیواڵەکەمان کرد. بەڵێ زمان و فۆتۆگرافی و سەما چی کۆیان دەکاتەوە و ئومێد زارعی لە کامیاندا زیاتر خۆی دەبینێتەوە؟ با خاڵێکی کەس ئامادە بێگەم لەگەڵ ئەو بابەتانی کە جەنابێت ئاماژەت پێکرد. من بە شانازیەوە مامۆستای زمانی کوردیشم ئەو شانازیان پێبەخشراوە کە لە خزمەت زمانەکەشما بم. من هەموو کاتێک ئاماژەم کردووە دوا زمان با بڵێن هەڵپەرچێ پێناسی هەرە گەورەی ئێمەی کوردە و کاتێک من خوای گەورە ئەو بەهرەی پێداوم کە لە چەند بەشی هونەریە ئەتوانم خزمەت بە گەل نەتەوە کەم ئیتر گوناحاگە
خزمەتەنەکەم بووە ڕۆژ بە ڕۆژ لە فستیواڵەکانە جا بچە وەکو بەشداربوو لەناو فستیواڵەکانە یا ئەوەی کە وەکو لەژنەی هەڵسەنگاندن بم بەس ئەوەی کە لەبەر چاوی منەوە من ئامانجمە خزمەت بە گەل و نیشتمان و بینین و دەرخستنی ئەو شوێنە کوردەواریانەیە ئەو بابەتە هونەریانەیە کە ئێمەی کورد پاون. بەڵێ کاکومێت ئەمەیە بپرسم بایەخی بەشداریکردنی هونەرمەندانی کورد لە کۆڕ و کۆبوون و فیستیڤالە نێودەوڵەتیەکاندا چۆن هەڵەسەنگێنیت؟ ئەمێ کورد مێژوویەکی ئەوەنە چڕۆپڕمان هەیە ئەوەنە مێژوویەکی کۆن و دێرینەمان هەیە کە بە دڵنیاییەوە هەر فستیواڵە کە چوونەسا بۆ وێنە ئێمە لە ڕۆژهەڵات لە بابن لە باژێری بانە گروپەکانمان کە چۆتە ناو فستیواڵەکان لە سنە لە شارەکانی کە فستیواڵی بۆ وێنە جۆرجیا ئەرمەنیا هەرەوە بێتەوە کڕۆواسیا رووسیا هەر فستیواڵە کە چوبین کاتێک کە گروپە هونەریەکانیان بینیەوە بەتایبەت گروپی کوردستانیشان بینیەوە کە پاوەنی ئەو مێژوویە چون ئێماڵین دانس و هەڵپەرچەی ئێمە هەڵپەرچەی ئێمە سەناریۆیەتیایە بابلن چیرۆکی تایە جلوبەرگی تایە مۆسیقای تایە گۆرانی تایە زۆربەی بابەتەکانی کۆ کردوێتەوە کاتێک کە تۆ ئەبینی هەڵپەرکەیەک کە تەوای ئەمشتانی تایە بە دڵنیاییەوە ئەو کەسانە کە ئەیبینن جات چوەکو خەڵکێکی ئاسایی یا ئەوەی کە لەژنێکی هەڵسەنگاندن بێ بایەخی زۆر پێێن و بەردەوام لە ئێمە داوا کراوەکە لە فستیواڵەکانە بەشدار ببین لە بۆنەکانیانە ببین چون بەڕاستی ئەوانش ئەزانن کە ئێمە خاوەنی چه هونەرێکین چەنە ئەو هونەرێ ئێمە پڕبایەخە و ئەوانش ئەو بابەتیان بەباشی زانی و تێگەیشتوو. کاک ئومێت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە بەشدار بووی لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن. هەواڵە هونەرەکانی ئەمڕۆم پێشکەشکردن خواتان لەگەڵ.